لە شیرینیا تورتەکەم زۆر ناوبانگی پیاکرە کوبە شفتە سوپاس بۆ خواردنەکان هەمی فرێشن بە خێراتنی کەناڵی پایتەخت دەکەم بۆ فیستیڤاڵی هەواری شار ئێمە وەکو هۆنە فوت بەشدارینە فیستیڤاڵی هەواری شار خواردنەکانمان برنجی ڕوبەهەنارە برنجی بریانیە یاپراخی سڵقا یاپراخی گەڵامێ و فاسۆلیا مریشک بە تەپسی بۆرەک شفتە کوبە زەڵاتە ئیتر ڕۆژانەش بەپێی داواکاریەکان شتەکان دەگۆڕین ئینشاءڵڵا. خواردنامەی خۆت دروستە کردوون؟ هەمووی خۆم دروستم کردووە سوپاس بۆ خوای گەورە ماوەی 2 ساڵە خەریکی خواردن دروستکردنم بەشەی تەڵەبات. خەڵک زیاتر حەزی بە کام جۆر خواردنیانە؟ وەڵی لای من زۆر داواکاری لەسەر بریانیم هەیە لە شیرینیا تورتەکەم زۆر ناوبانگی پیاکرە کوبە شفتە سوپاس بۆ خواردنەکان هەمی فرێشن لەسەر داواکاری ئامادەی دەکەم بە کەرەستەی فرێش و تازە بە گۆشت و مریشکی خۆماڵی. کردەواری خۆمان زۆر حەزی لە یاپراخە خەڵک تاشە حەز بە یاپراخەکە دەکەن. وەڵا زۆر داواکاری لەسەر سوپاس بۆ خوای گەورە هەر لەوەتی هاتوینەوە ماوەیەکی زۆر کەمە زۆرمان لێ فڕۆشتووە. ماوەی چێنێکە بەشداری فیستیڤاڵەکان دەکەیت؟ وەڵا ئەمە یەکەم فیستیڤاڵمان بەشداریم کردووە. وات لێکە بەشداری فیستیڤاڵەکانی دیکەش بکەیت؟ شتیوان بەخوا ئینشاءڵڵا ویستی خوای گەورەی لەسەر بێ ئینشاءڵڵا. وەڵا ئینشاءڵڵا بۆ ڕۆژانی داهاتوو حەزم لە مقلبەیە لەگەڵ کفتە هەروەها لەگەڵ شێخ مەحشی حەزەکەم ئەوانەش ئینشاءڵڵا بێنم لەگەڵ چەند جۆرە شیرینی بەتایبەت بۆ بریانیەکەم.